دروست نازانم بەڵام لەو داوام کرد کە بەسەر کاتەکەی بە تەواوی بنویسم ڕەنگە مێژووتان بوونی من بۆتە هۆی ئەم خۆشبینیەی من ڕەنگە بەڕاستی ئەوە بێ دەبێت زیاتر لەبارەیەوە پرسیار بکەین دەبێت زیاتر ببینەوە لەبارەیەوە با بزانین چی دەکەین دەست ڕاگرە دەستەکانی بکەوە وتت ماڵەکەت لەم شارەدا بەناوبانگە دەتوانی پیشانمان بدەی؟ ئەگەر بەڵایەکە بەسەرم شارەدا هاتووە بەسەر ماڵەکەی منیشدا نەهات بێ بەڵێ ئەمەیەوە و ئەمەش مەئمور هەر جێگەی کە دەیهەوێ بیبەن ئەگەر ئیزن بدەن پێم خۆشە لەگەڵ ئێوەدا بم هەز دەکەم کە مەسەلەکە گرنگتر لەوەیە کە بیری لێ دەکەمەوە باشە من لە خزمەتتاندام درۆشکە لەگەڵ دوو مەئمور بێگومان نێوی شەقامەکان گۆڕدراوە هەڵبەت ئەگەر 300 ساڵیان تەمەن هەبێ وانییە جەنابی قازی بەڵێ بەڵێ ئێرە بۆ ئێوە ئاشنا نییە؟ ئێرە ناناسن؟ نا هیچ کامیان ئاشنا نین ناسم نا ئێرە چی؟ ئێرە دەناسم سەبر کە لەولاوە نا لەولاوە نا وا نابێ باشتر وایە لە دەواازەی شارەوە دەست پێ بکەین دڵنیام بەو جۆرە ئەگەر لێوە دەست پێ بکەم لێوە ڕێگای ماڵەکەمە دۆزمەوە جەنای بەرنەباس باشتر نییەم کە یەتەوەکەین کەمێ تامەڵ بکەن با بزانین چی دەبێ ئەم مەسەلەیە بە تەواوەتی سەرنجی منی ڕاکێشاوە زۆر باشە داخوازی ڕاوێژکاری بەرزی جەنابی تێودۆز نابێ ڕەت بکرێتەوە سپاسان دەکەم سپاسان دەکەم دەی سوار بن با بڕۆین